ئێرە قەزای پێنجوێنە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی هاتوون تا لە نزیکەوە بارودۆخی ڕێو شوێنەکانی تەندروستی لە سنوورەکە ببین و ڕێگەی زیاتری خۆپارێزی بەلایەنە پەیوەنددارەکان بگەێنن تا هاوڵاتیانی شاری پێنجوێنی سەرسنوور لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران پارێزراو بن. دکتۆر سەباح بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند لەم سەردانەدا بۆ پێنجوێن کۆمەڵێک کەلوپەلی تەندروستیان بۆ سنوورەکە هێناوە دەشیانەوێ ڕێکارەکانی خۆپارێزی تونترکەن تا هاوڵاتیان پارێزراو بن. لە بڵێن تەسنیفی خۆمان یا دابەشکردنی خۆمان شارۆچکەی پێنجوێن خەتی سووری وەرگتووە، ڕەنگی سووری وەرگتووە لەبەرەوەی کە دەواازەی داغڵبوونی و کەسانەیە کە لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە. بۆیە ئەمڕۆ بە تیمێکی مەدانی هاتوونێتە شارۆچکەی پێنجوێن بۆی ئێمە بتوانین چەند پێداویستێکی پزیشکی گرنگ بێنین بۆ ئەو تیمانەی کە لێرە ڕایانەسپێرین بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و چەند تیمێک ڕاهێنانیان پێ بکەین بۆ ئەوەی کارەکانی ئێمە جێبەجێ بکەن لە پێنجوێن لەگەڵ دەستگا بەرپرسەکانی ئێرە کۆ بووینەتەوانێ و ئەمانەوێت تەکید کەینەوە لەوەی دڵنیابینەوە لەوەی جەختکەینەوە لەوەی کە هاوڵاتیانی بەڕێز لە ئێستاە چونکە قۆناغێکی هەستیارە لە مێژووی گواستنەوەی ڤایرۆسەکە. ئەم قۆناغە ئەم چەند هەفتەی لە بەردەمانایە زۆر هەستیارە داوا لە هاوڵاتیانی بەڕێز بکەین کە لە ماڵەکانیان نێنە دەرەوە. شاری پێنجوێن بەهۆی دەواازە نێودەوڵەتیەکان و خاڵە سنووریەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بۆ ئێستا بەلای بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و تەندروستکاران و لایەنە پەیوەنددارەکانی شارەکەەوە جێگەی بایەخپێدانی زیاتری ڕێکارە خۆپارێزیە تەندروستیەکانە. بەڕێوەبەری تەندروستی پێنجوێن دەڵێت تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار نەکراوە. لە هەمان کاتدا هەموو تیمە تەندروستیەکانیان لە هەوڵدان تا ڕێگە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بگرن. من دڵنیاتان کەمەوە لەوەی کە بە حکمی ئەوەی کە پێنجوێن دەواازەی نێودەوڵەتی باشماغ و دەواازەی سێرانبان کە ئیجراتێکی زۆر بەهێزمان کردووە و دڵنیاتانەکەمەوە لەوەی کە هەر حاڵەتێکی گومان لێکراو لە ئێرانەوە هەتبێتە ئەمدیەوە بینراوە لەلایەن تیمەکانمانەوە و ئەوەی ئیشتیبای نەخۆشی لێکراوە لە هاوڵاتیانی خۆمان لە ماوەی مانگێکە هاتوچۆ بێکرابێ سەردانی بن کە تەندروستەکانی کردووە و ئەوانەشی شمولی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆیان کردبێ کەرەنتینە کراوە و تا ئێستا خۆشبەختانە دڵنیاتانەکەمەوە کە هیچ حاڵەتێکی پۆزتیڤ نییە لە ناو پێنجوێنە. مەبەست لەم سەردانە گەیاندنی چەند هاوکاریەک بۆ بە کە بریتین لەوانی کە بۆ خۆپارێزی بەکارێن بە قەزای پێنجوێن هەروەها تیمێک کە دێ لەمە دووە فەحز بۆ ئەو کەسانە دەکەن کە گەڕاونەتەوە لێرە لە وڵاتی ئێران گەڕاونەوە یاخود بە گومانن لە حاڵەتەکە. لەگەڵ سەرهەڵدان و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا حکوومەتی هەرێم و بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی هەموو هەوڵێکی خۆیان خستووەتە گەڕ تا تەندروستی هاوڵەتیان بپارێزن. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، قەزای پێنجوێن.